جارێک لەگەڵ چەند مامۆستای گەورە و ماقۆڵ لە بارەگای حەزرەتی غەوز لە حوجرە تەنگ و چکۆڵەکەیدا دانیشت بووین. من ئەم پیرەم بە مێشکدا دەهات. ئەگەر هەموو نووسینە بە نرخەکانی ئەم مامۆستا کورتە باڵا ڕەزا سووکە خوێن شیرین و قسە خۆشە بێنی و لە تایەکی تەرازووی باوی و جەستە لاوازەکەی خۆشی لە تایەکەی دیکەی بخەی، ئایا سەری وە میچی حوجرەکەی ناکەوێ؟ ئەمە چیرۆکی ژیانی ئەو پیاوەیە کە لە شارۆچکەی بیارەوە شار بە شار ماڵ بە کۆڵ بوو بۆ گەڕان بە دوای حکمت و دانایی. ئامانجی ئەو پیاوە ئەوە بوو سۆفیانە فەلسەفەی خودایی بخاتە دڵی مرۆڤی ڕۆژگاری خۆی و ڕاستەوخۆ بە جەوهەری خودایان بگەێنێت و هاوبەشی سروشت و ڕشتەی خودایان بکات. هەر بۆیە زۆربەی تەمەنی لە خزمەتی خوێندنگاکان و گەیاندنی حکمت و معریفەدا بەسەر برد. وەک خۆشی لە چوارینەیەکدا لاستایشی خوێندنگاکاندا دەڵێ: ناودار و دەوەن شوێنی هیممەتە، چالاک لەوێدا خاوەن قیمەتە، مەدرسە شوێنی دەرس و تعلیمە، ئەفڵاتون لەوێ خاوەن عیزەتە. ئەو پیاوەی ئەوەی لە توانایدا بوو بۆ گەیاندنی معریفە و دانایی و فێرکردنی ئاکار باشی خستیە خزمەتی مرۆڤ مەلا عەبدولکەریمی مودەڕیسە. ڕەمزی گەورەی زانست و عیرفان، عەلامە و موفتی عەبدولکەریمی کوڕی محەممەدی کوڕی فەتاح، ناسراو بە مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیس لە گوندی گوێزەکوێرەی سەر بە شاری مەریوان لە ساڵی 1901 لە خێزانێکی متەسەوف لەدایک بووە. سۆفی محەممەدی باوکی کە لە ئەسڵدا خەڵکی گوندی تەیشەی سەر بە شارۆچکەی خورماڵا مەحسوبی شێخ عەلاءدینی بیارە بووە. هەر بۆیە ڕێبازی سۆفیگەری کاریگەریەکی بەرفراوانی لەسەر ژیان و بەرهەمەکانی مەلا عەبدولکەریمی مودەڕیس هەبووە. مەلا عەبدولکەریمی مودەڕیس یەکێکە لەو پیاوانەی لە سەردەمی زێڕینی حوجرە و مزگەوتەکان کە ئەو دەم بووبوونە زانکۆیەکی مەزن بۆ قوتابیانی کورد هاتە ناو ژیانی تەسەووف و عیرفان و هاوشێوەی کەسانی وەک نالی و مەولەوی و مەحوی و حاجی قادر و پێشەوا قازی و مستەفا بارزانی بووە پیاوێکی مەزن و خەمخۆری نەتەوەکەی. سەرەتا لای مەلا عەبدولواحیدی دۆستی نزیشی باوشی دەستی بە خوێندن کردووە و دوای وەفاتی دایکیشی دەچێتە شاری سلێمانی و بە مەبەستی خوێندن لە لای شێخ عومەر خەرەداخی ڕوو لە خانەقای مەولانا خالید دەکات و هەر لەوێ زانستە ئاینیەکان تەواو دەکات و ئیجازەی مەلایەتی وەردەگرێت. بۆ یەکەم جار لە ساڵی 1924 لە حوجرە و خوێندنگەی نێرگزەجار بۆتە مامۆستا و لە ساڵی 1928 ڕووی کردووەتە بیارە و تا ساڵی 1951 لە خانەقای بیارە وانەبێژ بووە. مەلا عەبدولکەریمی مودەڕیس لە هەمان ساڵدا ماڵەکەی گواستوەتەوە سلێمانی و وەک وانەبێژ بە فەرمی لە مزگەوتی حاجیحان دامەزراوە. دواتریش لە ساڵی 1954 چوەتە کەرکووک و لە تەکیەی تاڵەبانی درێژەی بەوانەوتنەوە داوە و تا ساڵی 1966 بەردەوام بووە. مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیس لەبەر ئەوەی لەسەر ئاستی عێراقیشدا بە زانایەکی گەورە ناسرا بوو، خاوەنی توانای فتوای ئاینی بووە. بۆیە چەندین ساڵ پۆستی سەرۆکایەتی ڕابیتەی عولەمای عێراقی بەدەستەوە گرتبوو. وێڕای ئەوەی ماوەیەک ئەندامی کارای کۆڕی زانیاری عێراق دەستەی کورد بووە. هەروەها باوەڕپێکراوی کۆڕی زانیاری وڵاتی ئوردنیش بووە. لەگەڵەوەی مەلا عەبدولکەریمی مودەڕیس وەک زانایەکی گەورە لە جیهانی ئیسلامدا ناسرا، بەڵام لەلایەن باڵا ڕادیکاڵ و ئۆسوڵیەکانی ئیسلام دژایەتێکی گەورەی کراوە و تۆمەتی ناڕەوایان داوەتە پاڵ ناو کەسایەتیە ئاینیەکەی. بەڵام هیچ دژایەتیەک نەبووەتە هۆکاری ئەوەی مەلا عەبدولکەریمی مودەڕیس دەست لە گوتاری میانڕەوانەی ئاین و تەسەووف و عیرفان هەڵبگرێت.
کەسایەتی گەورەی ئاینی و ئەدیب و زانای گەلی کورد مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیس لە تەمەنی ١٠٤ ساڵیدا و لە کاتژمێر 12ی شەوی 29 لەسەر سی مانگی 5 ساڵی 2005 لە شاری بەغدا کۆچی دوایی کرد و ماڵئاوایی لێکردی.